بەخێر بێن بۆ تۆماری دەنگی باسی بکەین کە لەلایەن لاها پێشکەش کراوە. سەکۆیەکی ئۆنلاینە کە کچانی هەرزەکار و ژنان تیایدا دەتوانن زانیاری دەربارەی تەندروستی و سەلامەتی و خۆشگوزەرانی خۆیان وەربگرن. ناوەڕۆکەکانمان لەسەر بنەمای زانیاری زانستی دانراون و تەنها بۆ مەبەستی فێرکاری. بۆ مەبەست لە بابەتەکان ئەوە نییە کە ببنە جێگرەوە بۆ ئامۆژگاری یان چارەسەری پیشەگەرانە. من ناوم مایایە. لێرم بۆ ئەوەی وەڵامی پرسیارە باوەکەم بدەمەوە سەبارەت بە دووگیانی و یارمەتیت بدەم باشتر خۆت ئامادە بکەیت بۆی. چۆن و کەی دەتوانم بزانم کە دووگیانم؟ بۆ زۆر کەس یەکەم نیشانەی دووگیانی بریتیە لە وەستانی سۆری مانگانە. نیشانەکانی تری سەرەتای دووگیانی بریتین لە هەستکردن بە ماندوێتی، هەستکردن بە ئاوسانی سک، میزکردنی زیاتر لە ئاستی ئاسایی، گۆڕانی باری دەرونی، سکچوون و هەستیاری یان ئاوسانی مەمک. هەموو کەسێک هەموو ئەم نیشانانەی نییە، بەڵام تا ڕادەیەک باون. تاکە ڕێگە بۆ ئەوەی بە دڵنیاییەوە بزانیت دووگیانی دیاننا ئەوەیە کە پشکنینی دووگیانی ئەنجام بدەیت. لە زۆر حاڵەتدا دەتوانیت پشکنینی دووگیانی لە نۆرینگەیەک یان دەرمانخانە بکڕیت و پشکنینەکە بە شێوەیەکی تایبەت لە ماڵەوە ئەنجام بدەیت. هەروەها دەتوانیت سەردانی بنکەیەکی تەندروستی یان نووسنگەی پزیشکەکەت بکەیت بۆ ئەوەی پشکنینەکەت بۆ بکرێت. دووگیانی تا چەند دەخایەنێت؟ دووگیانی نزیکەی 40 هەفتە دەخایەنێت. قۆناغەکانی دووگیانی دابەش دەکرێن بەسەر 3 مانگیدا. هەر 3 مانگێک کەمێک زیاترە لە 13 هەفتە. لە ماوەی هەر 3 مانگێکدا بە چەندین گۆڕانکاریدا تێدەپەڕیت. هەندێک لە خانمان لە قۆناغە جیاوازەکاندا هەست بە ناڕەحەتی دەکەن، هەندێکی تر زۆر هەست بە نائاسوودەیی ناکەن. لەم ماوەیەدا کۆرپە و ڕەحم گەشە دەکات. لە دەستدانی دووگیانی تا چەند باو و ئاساییە؟ زۆربەی لە دەستدانی دووگیانی کە پێی دەوترێت لە بارچوون لە 3 مانگی یەکەمدا ڕوودەدات. لە بارچوون کاتێکە کە کۆرپەلا پێش هەفتەی 20 دووگیانی دەمرێت. لە بارچوون بە چەندین هۆکار ڕوودەدات، لەوانەش هۆکاری مەترسی تایبەت، بەڵام دەتوانێت بەهۆی بارودۆخی پزیشکی لە کۆرپەلا یان دایکدا بێت. گرنگ نییە هۆکارەکەی چییە، نابێت ژن تاوانبار بکرێت یان خۆی تاوانبار بکات بەهۆی لە بارچوون. نیشانە باوەکانی لە بارچوون بریتین لە خوێنبەربوون یان پەڵەی زێ، ئازاری توندی سک و گرژبوونی توند. هەندێک جار لە بارچوون کەمترین نیشانە جەستەیەکانی هەیە و نازانیت تا پزیشک پشکنینت بۆ دەکات. هەرچەندە لە بارچوون تا ڕادەیەک باو و ئاساییە، بەڵام دەکرێت لە ڕووی سۆزداریەوە قورس بێت. ڕەنگە ئەزموونی لە دەستدانی منداڵ لە سەرانسەری جیهاندا جیاواز بێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا ستیگما یاخود بە خراپ سیرکردن و شەرم و تاوانباری باون. بڕی ئەو کاتەی کە لە ڕووی سۆزداری و جەستەیەوە دوای لە بارچوون تا چاکبوونەوە بۆ هەر کەسێک جیاوازە. ئەوەندەی پێویستە کات بە خۆت بدا بۆ خەم و پەژارە. دۆزینەوەی کەسێک کە متمانەت پێی هەبێت بۆ ئەوەی باسی ئەزموون و هەستەکانتی لەگەڵ بکەیت یارمەتی دەرت دەبێت. لەوانەیە نەزانیت چی بڵیت بە ژنێک یان کچێک کە منداڵی لەبارچووە، بەڵام هاوسۆزی و گوێگرتن دەتوانێت وەک پشگیری هەژمار بکرێت و بوار بدات بۆ قسەکردن لە سەرچۆنێتی هەستکردنیان. لە کاتی دووگیانیدا پێویستیت بە چه چاودێریەک دەبێت؟ چاودێری پێش لەدایک بوون گرنگە و ئەگەر بتوانرێت پێویستە پشکنینی بەردەوامی پزیشک، پەرستار یان مامان لەخۆ بگرێت بە درێژایی دووگیانیەکەت. دەتوانیت هەر کە زانیت دووگیانیت دەست بکەیت بە وەرگرتنی چاودێری پێش لەدایک بوون. دووبارەبوونەوەی پشکنین بە پەیدۆخ و بەردەستبوونی خزمەتگوزاریە پزیشکیەکانی نزیک خۆت دەگۆڕێت. پشکنینی بەردەوام دەتوانێت بریتی بێت لە پشکنینی خوێن، پشکنینی لێدانی دڵی کۆرپەلە، پێوانی باڵای بنەڕەتی. گرنگە لە کاتی دووگیانیدا پرسیار و هەستەکانت بە پزیشکەکەت بگەێنیت. هەروەها هەوڵ بدە تا دەتوانیت ئاگاداری تەندروستی دەرونی و جەستەیی خۆت بیت. پێویستە چی بزانم دەربارەی منداڵبوون؟ بە زۆری منداڵبوون لە نێوان هەفتەی 38 بۆ 42 دووگیانەکەتدا ڕوودەدات، بەڵام دەکرێت زووتر یان دواتر ڕوو بدات. لە نزیک لەدایک بوون خانمان دەست دەکەن بە هەستکردن بە گرژبوون. ئەمەش بۆ مانایە کە منداڵدانیان گرژ دەبێت و ئارام دەبێتەوە. لەگەڵ نزیکبوونەوەی لەدایکبوونی منداڵەکەدا گرژبوونەکان ڕێک و پێکتر و چڕتر دەبن.
گرژبوون وا دەکات ملی ڕەحم فراوان بێت و نەرم بێتەوە. ئەمەش ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی کۆرپەکە بە کەناڵی زێدا تێپەڕێت بۆ ئەوەی لەدایک بێت. ملی ڕەحم لە 1 بۆ 10 سانتیم فراوان دەبێت. کاتێک ملی ڕەحم بە تەواوی فراوان بوو، دایک هەست بە پێویستی پاڵنانی دەکات. ئەمەش پێی دەوترێت پەرچەکرداری پاڵنانی کۆرپەلە. کاتێک کۆرپەلە لە جەستەی ژنەکە دەرچوو، منداڵبوونەکە کۆتایی دێت بە دەرهێنانی وێڵاش. ئەم قۆناغە هەندێک جار پێی دەوترێت دوای لەدایک بوون. هەندێک جار بەهۆی هۆکاری پزیشکی، بۆ نمونە ئەگەر کۆرپەکە لە دۆخێکی باشدا نەبێت، پزیشک دەتوانێت پێشنیاری نەشتەرگەری منداڵبوون یان سی-سێکشن بکات. نەشتەرگەری منداڵبوون یان سی-سێکشن ڕێکارێکی پزیشکیە کە سکو منداڵدانی ژنان دەبڕدرێت بۆ ئەوەی بە نەشتەرگەری منداڵەکە لە منداڵدان دەربهێنرێت. ژنان بە شێوەیەکی گشتی لە کاتی نەشتەرگەریەکەدا هەست بە هیچ شتێک ناکەن، چونکە لە کەمەرەوە بۆ خوارەوە سڕ دەکرێت. ئایا لەدایکبوونی سروشتی لە ڕێگەی زێ ئازاری هەیە؟ ئەمە پرسیارێکی قورسە کە وەڵام بدرێتەوە. بۆ پێی ئەزمموی هەر ژنێک تایبەتە. هەندێک لە خانمان دەڵێن بەڵێ و دەڵێن گرژبوون و پاڵدان و منداڵبوون هەمویان زۆر ئازار بەخشن. زۆرێک لە خانمان هەڵدەبژێرن کە ئەپیدوراڵ بکەن. دەرزێکی بێهۆشکەرە کە لە ناوکەوە تا بەشی سەرەوەی قاچەکانی سڕ دەکات بۆ ئەوەی هەست بە هیچ ئازارێک نەکەن. ژنانی تر دەڵێن کە لەدایکبوون توندە، بەڵام هەستەکە بە ئازار وەسف ناکەن. ئازاری گرژبوونەکان ڕاستەوخۆ دوای لەدایکبوونی منداڵەکە دەوەستێت، بەڵام هەندێک لە ژنان تووشی ئازاری دوای منداڵبوون دەبن. ئەمانە گرژبوونەوەن کە زۆرجار لە گرژبوونی سوڕی مانگانە دەچن کە یارمەتی ڕێگریکردن لە خوێنبەربوونی زۆر دەدەن بە پاڵەپەستۆکردنی خوێنبەرەکانی ناو منداڵدان. ئازارەکانی دوای شیر لە کاتی شیرپێداندا بەهۆی دەردانی هۆرمۆنی ئۆکسیتۆسین باون لە چەند ڕۆژی یەکەمی دوای لەدایکبوونی کۆرپەکە ڕوودەدەن و بە تەواوی ئاساین. ئەگەر پرسیاری ترت هەیە یان دەتەوێت قسە لەگەڵ کەسێک بکەیت، دەتوانیت سەردانی laha.org بکەیت بۆ پەیوەندیکردن بە دابینکەرێکی خزمەتگوزاریەوە لە ڕێگەی کلیککردن لەسەر دۆزینەوەی خزمەتگوزارەکان یان بۆ گەڕان بە دوای بابەتی زیاتر بە بەکارهێنانی ئەرکی گەڕان.